إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوش بسكانم مسلمان بر سكان ئێمە خوای پەروەردگار دروستی کردوین، خەڵقی کردوین بۆ ئیمتیحان و تاقیکردنەوە خەڵقی کردوین. هەموو مسلمانان مبتەلان، و ئەم زەویەیش کە ئێمە لەسەری ئەژین قاعەی تاقیکردنەوەیە، هۆڵی تاقیکردنەوەیە، قاعەی ئیمتیحانە. خوای گەورە ئێمەی نەهێناوەتە سەر زەوی تاوەکو لەسەر زەویە ڕابوارین، شوێنی مانەوە و هەتاهەتایی بێ، هەرچی لەزەتەکان و خۆشیەکان هەیە لەسەر زەویە بیبینین. ئەگەر کەسێک ئاوا تێبگا هەڵە تێگەیشتووە. پاشان یەکێک لە ئەرکانەکانی دینی ئێمە، یەکێک لە ئەرکانەکانی ئیمان بریتیە لە قەزا و قەدەر. خوای تەعالا زۆر شتی لەم دنیاە دیاری کردووە، لەوانە کە خوای تەعالا دیاری کردووە مردن و ژیانە، لەوانە ڕزق و ڕۆزیە، لەوانە نەخۆشی و بەڵا و موسیبەتەکانە. ئینسانی ئیماندار ئیمانی تەواو نابێ هەتا ئیمانی بە قەزا و قەدەر نەبێ. هەر کەسێ ئیمانی بە قەزا و قەدەر نەبێ و خۆی ئامادە نەکا بۆی، ئیماندارێکی تەواو نییە. هەموو لەحزەیەک ئێمە کە لەسەر ئەم زەویە ئەژین ئەبێ خۆمان دانین بۆ موسیبەت، بۆ ناڕەحەتی، بۆ ئەوەی زۆر دڵ بەم دنیاە خۆش نەکەین، وانە زانی دارالبەقایە، یعنی شوێنی مانەوەیە، بەڵکو دائیمەن خۆمان حازرکەین کە ئەم دنیای ئێمە تایە ئەژین دارولبەلایە، شوێنی تاقیکردنەوەکانە، و بەو تاقیکردنەوانش ئینسانەکان دەرەکەون، چاکەکان و خراپەکان بەوە دەرەکەون. من ئەمڕۆ ئەو بابەتەی کە حەزەکەم عەرزانی کەم، ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە سەبرمان هەیە و ڕیضامان هەیە، سەبر و ڕیضا. حەزەکەم فەرقێکی بینی سەبر و ڕیضا بکەین تا ئینشاءالله بەڕێستان بەرچاوڕوونیەکتان هەبێ لەم مەوزوعە. خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ ئینا كل شيء خلقناه بقدر. ئەفەرمێ ئێمە هەموو شتێ لەم دنیاە بە قەدەر و بە ئەندازە دیاریمان کردووە، نەزانن دنیا بەڕەڵایە. هیچ شتێک لەم دنیاە نییە ئیلا خوای گەورە ئەندازەی بۆ دیاری کردووە. وەکو چۆن خۆر یەک سانیە دوا ناکەوێ، وەکو چۆن یەک سانیە لە هەڵهاتنیا دوا ناکەوێ، لە ئاوابوونیشە یەک سانیە دوا ناکەوێ. هەموو شتەکان لەم دنیاە قەدەرەن مەقدوورە، شتی دیاری کراوە. بەڵام هەندێک شتی شەیە خوای تەعالا ئێمەی تاقی کردوتەوە، ئەیداتە دەستی خۆمان. نوێژەکەی نوێژناکەی، ئیمانت هەیە ئیمان نایەنی، بڕێ شتی کەم. لەسەر ئەو شتانەش محاسبە هەیە، لەسەر ئەو شتانە محاسبە هەیە. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثێکە کە ئیمامی مسلم بۆمان یەگەڕێتەوە، ئەفەرمێ لا يقضي الله للمؤمن قضاء إلا كان خيرا له. هر قضايك
هەر بەڵایەک بێتە سەر ئیماندارە ئیلا بێتە مای خێر بۆی، هەر قەزا و بەڵایەک ڕوود لێمە بکە ئیلا بێتە مای خێر بۆ من ئەگەر ئیماندار بین. طبعا ئین ئەسابەته سەڕا، ئەگەر خۆشیەکی توش ببێ ئیماندار شەکەر سوپاسگوزارە، كان خيرا له. طبعا ئەگەر سوپاستیش کرد خێر و پاداشی گەورەت دەسەکەوێ. تۆ هەر خۆشیەک کە تایایت کە ئێستا توانی و تاهاتیتە بۆ مزگەوت لەسەر دوو پێی خۆت بەلاشەیەکی تا حەدێک ساغ هاتووی بۆ مزگەوت و بەشداری مەراسیمی جمعەکەی، ئەمە یەکێکە لە گەورەترین نیعمەتەکان و ئەبێ شکری لەسەر بکەی. وەکە شکرتیش کرد ئەجرتیش زۆر زۆر گەورەیە. بە هەمان کات وإن أصابته ضراء پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم، ئەی ئەگەر تووشی زەرەرێک هاتی، ئیسا هەمانە هەفتەی پێشوو لەیرە بوو ناتوانێ ئەمڕۆ بێ بۆ ئێرە، ئیتر بەهۆی نەخۆشیەکەوە، بەهۆی موسیبەتێکەوە، بەهۆی بەڵایەکەوە کە بەڵاکان زۆر زۆرن. خوای تعالى لقرآن فرميتي ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. أنواع وأشكال بلا هي لم دنيايا، هر ڕۆژێکی شێکێک منتاقی ئەکرێنەوە یا کۆمەڵێک منتاقی ئەکرێنەوە. ئەگەر تووشی ئەو بەڵایانە هاتی کە ئەبێ خۆتی بۆ حازرکەی، خۆتی نابێ لێ یعنی گێژ بکەی، وا بزانی مەسەلەن بۆ نمونە نایێ بێژی کۆرە من خۆمی لێ غافڵەکەم و گوێی نادەمێ، نە، ئەبێ خۆتی بۆ حازرکەی. وإن أصابته ضراء، ئەگەر تووشی ناڕەحەتیەک هاتی ئەگەر سەبری لەسەر بگری سەبەرە کانە خەیڕەن لەه، سەبری لەسەر بگری زۆر خێرێکی گەورەیە. خۆ ئەوە بەڵای خوایە، تۆ خۆتیش خوا خەڵقتی کردووە، بەڵام ئەگەر سەبر بگری ئەجرەکەت زۆر گەورەیە. وليس ذلك إلا للمؤمن. ئەم گەورەیەش خوای گەورە بەس ئەیدا بە ئیماندار، چونکە کابرای کافر باوەڕی بە قەزا و قەدەر نییە، باوەڕی بە خێر و شەڕ نییە، باوەڕی بە شکر و سەبر نییە. من جاری وهەیە بیرەکەم وڵێم وەڵڵاهی ئەوانەی کەوا باوەڕیان نییە مولحیدن، نازەمانە چۆن ئەژێن. ئینسان ئەم هەموو تاقیکردنەوانەی دنیا ئێمە دڵمان بەوە خۆشە کە خوا پاداشمانەداتەوە، سەبری لەسەر ئەگرین، تەحەمولی، بەس ئەوان چیەکە؟ ئەوان خۆ ئومێدیانیش خوا نییە، سەبریشیان نییە، و ئەژبێ سەبر بگری، چونکە ئەمە دنیایە، دنیا جێی تاقیکردنەوەی بۆ کافر و بۆ مسلمانیش. یعنی کافرەکانیش وەکو ئێمە تووشی موسیبەت ئەبن و نەبێ کافر تووشی موسیبەت نابێ، عینەن وەکو من و تۆ ئەویش. بەڵکو جاری وایە زیاتریشە. کابرایەکی یەهودی گەیشت بە ئیمامی ئەحمەد، وتی سەیرە ئێوە پێغەمبەرەکەتان وتوێتی دنیا بۆ ئیماندار سجنە، بۆ کافریش بەهەشتە. دنیا الدنيا سجن المؤمن وجنة الكافر. بۆ ئیماندار ئەم دنیا سجنە، بەڵام بۆ کافر بەهەشتە. ئەی ئەوەتانێ من هەر لەم دنیا هەم لە جەهەنەمە، و تۆش ئەوەتە های لەم خۆشیە بەردەوام دڵت خۆشە و پێ ئەکەنیوە. ئەو غێر سەیری ئیماندارەکە، ئیماندار چەندێ موسیبەتەکەی گەورە بێ هەر پێ ئەکەنیە، هەر زەردەخەنا لەسەر لێوی، هەر ناڕۆخێ. ئیماندار نابێ بڕۆخێ. فەرمووی ئیمامی ئەحمەد، فەرمووی ئاخر ئەم دنیا لە چاوی جەهەنم کە بۆ کافر ئامادە کراوە، لە چاو جەهەنما یەشتان بەهەشتە، چەندێ موسیبەتیشی تیابێ. بەس ئەم دنیا بۆ ئیماندار چەند خۆشیش بێ، لە چاو ئەو بەهەشتەی کە خوای گەورە ئامادەی کردووە بۆ ئیمانداران هێشتا سجنە. حەزەکەی زوو لێی نەجاتت بێ و بڕۆی بۆ ئەو بەهەشتە خۆشە. کەوابوو ئێمە ئێستا لە مەوزوعی سەبر و ئەوانە دوو شتمان هەیە. یەکێکیان پێ ئەوترێ سەبر، یەکێکیان پێ ئەوترێ ڕیضا. سەبر چییە؟ سەبر خۆشەویستەکانم ئەوەیە کە هەر شتێک، هەر موسیبەتێکە تووشە بێ، زانایان فەرموویانە بە عەرەبیەکەیشی بڵێن بۆ کەسانەی کە پێویستیان پێیەتی، ئەڵێ الصبر كف النفس وحبسها عن التسخط مع وجود الألم. صبر ئەوەیە کە تۆ نفسی خۆت ئەگری سجنیەکەی لەوەی نەوەک خوا نەخواست شتێک لە دەمت دەرچێ یان حرەکەیەک بکەی خوای لێ بڕەنجێ. موسیبەتێکە تووشە بێ، هەر موسیبەتێک لە موسیبەتەکان، ئەگەر خۆگر بی
نێلی دەمت چاوت دەست گیانت حرەکەیەکی ناخۆش بکە ئەوە سەبرە مع وجود الألم بەڵام تۆزێ ئازارت هەیە لە ناو دڵۆ یعنی تۆ پێت یعنی وەکو ئازارە کێشی چونکە کەسێکی خۆشەویست مردووە مصیبەتێکی گەورەت بەسەر هاتووە ئازارە چێژی وتمني الزوال ذلك وتمناش أكي علي خواه زول سرم لاتي أم بلايم زول سر لاتي أما صبره أما واجب لسر حمو إيمان داري فرض هر مصيبتك توجبه أميتيابت لسر حمو إيمان داري فرض كاتي مصيبتك توشبه آرام قربه خو قربه نروخي نێ لێ زمانی قسەیە غەڵەت بکە نێ لێ کار دەستی غەڵەتێ بکە مەسەلەن زمان ئەوەیە نەعوذ بالله بێژی چەند جار بیستومانە ئەی خوا هەر منی دۆزیێتەوە حول ولا قوة إلا بالله مەسەلەن دەست چییە ئەوەیە بەدێتە سەرا یەقە بدڕی دەمچاو بڕنی قژ مەسەلەن بۆ نمونە ڕاکێشی ئەمانە یا قوڕ بکەیتە سەرا ئەمانە صفات ئیمانداران نین ئەمە پێی ناوترێت سەبر ئەمە سەبر نییە سەبر ئەوەیە ئەمانەت نەبێ ئەمە واجبە ئەمە یعنی ئەوە نێبێژی تۆ حڕی تایە نە ئەمە مخەیر نیت وەکو چۆن نوێژ واجبە ئەمەش واجبە بەڵام چ شتێکی تر هەیە لەمە گەورەترە ئەوە سونەتە ئەگەر ئەمە بکەی زۆر مهمە ئەگەر ئەمەی دووەم بکەی کە ئێستا ئێڵێم کە پێ ئەوترێ ڕیضا ڕازی بوون بە قەزا و قەدەری خوا ئەمە سنەتە ئەگەر بۆت بکرێت زۆر مهمە ئەگەر بۆ تیش نەکرێت گوناحبار ناوی ڕازی بوون چییە؟ الرضا انشراح الصدر وسعته وتمني وترك تمني زوال ذلك المؤلم ئەوەیە کاتێ مصیبەتت تووشە بێت دڵت فراوانە بێتەوە کاتێ مصیبەتێکە تووشە بێت دڵت فراوانە بێتەوە بەو قەزا و قەدەری خوا ئەڵێی خوام لە جیاتیەوەی بڵێ خوا هەر منی دۆزێتەوە نا ئەڵێ خوا منی بەسەر کردوتەوە الله ئەمە صفاتی ئیمانداران ئەڵێ خوا منی بەم ئیمتیحانە بەسەر کردوتەوە و ئەسڵەن نەک ئازارە چێژی لە ناو دڵۆ ئازار ناچێژیت و حەزیش ناکەی تەمەناش ناکەی بێژی خوای مصیبەتەکەم لەسەر لابە طبعا ئەمە پلەیەکی زۆر گەورەیە ئەمە لەوانەیە کەم کەس هەبێ وابێ بەس ئەمەش هەیە لە دینە وا نەزانین کەس نییە وابێ بڵێ بڵێ هەبووە خۆشەویستەکانم لە قەدیمە لە دێر زەمانە پیاوچاکان هەبوون بەر لە پیاوچاکان خوای تەعالا پێغەمبەرەکانی کردوتە قودوە بۆ ئێمە پێغەمبەرەکان سەرمەشق بوون بۆ ئێمە لەو مەوزوعە تەسەورەکەن یەکەم ڕەسوول یان یەکەم پێغەمبەر ئادەمە عەلەیهی سەلام دوو کوڕی حەسادەت بە یەک ئەبەن یعنی یەکێکیان حەسادەت بۆ کوڕەکەی ترێ بە و ئەخیرەن ئەیکوژێ الله چی مصیبەتێکە یا رب العالمین لەسەر زەویە 6 نەفەر هەیە ئادەم و ژنەکەی دوو کوڕیان هەیە و دوو کچیان هەیە یەکێ لە کوڕەکانی هەڵ ئەسێ بە کوشتنی براکەی خۆی مصیبەتێکی زۆر گەورەیە مصیبەتێکی زۆر زۆر گەورەیە نوح عليه السلام 950 ساڵ خوا تەمەنی ئەدا بەس بە دەعوە بکە یعنی بێجگە لە 950 تەمەنی درێژتریش بووە نوح يعني لتفسير لقصص الأنبياء ابن كثير عليه تمني هندي العلماء عليه تمني هزار وحوصته هشتا صال بوا 950 صال بس بيغمر بوا أم بيغمر مزنا بلين نفرنا مع الدين كي بينا جيني بشو بالروج وكو خواي جوري القرآن لسورة نوح عباسيكا أم بيغمر مزنا جنكي خوي إيماني بينا يري حول ولا قوة إلا بالله آخر شيء من لا يخومان أجر كسيك بيا مثلا بيعويكي باش بي يا مثلا داعية بيبان خوازي أجر بيا باش باب رجنا كي خوي تشاكا يو بيا قمر خوي جنا كي بقسيناك نجنا كي كراكشي أما بالله كي زور قوري ابتلاء تصور كان خوي جورا بيغمر إبراهيم بچي تاقية كاتوا سيري كان برون سيري قرآن كان إبراهيم حر لجنجيتيوا تاقية كريتوا تابيتا بياويكي سطو أو نصال
هەر تاقیکردنەوە لە دوای تاقیکردنەوە بۆیە باوکی پێغەمبەرانە بۆیە ئولو العەزمە بۆیە ئەو پیاوە گەورەیە هەر لە مناڵیەوە لە گەنجێتیەوە باوکی دژی ئەوێسێتەوە ئەم ئەڵێ خەڵکی نەبت مەپەرسن باوکی بت دروستەکەی فرۆشێ دوای ئەوە ئەمجا باوکی دەربەدەریەکە ئەمجا خۆتان ئەزانن چی بەسەراتێ لە وڵاتەوە بۆ ئەو وڵات لە وڵاتەوە بۆ ئەو وڵات لە وڵاتەوە بێ مناڵ تەمەنی ڕاتە نزیکەی 80 ساڵ هێشتا مناڵی نییە دوای ئەوە خوای تەعالا مناڵێکی پێ ئەدا ئەمجا پێ فەرمێ بڕۆ لە مەکە داینە لەو سەحرا ئیسە خەڵ مەکە سەحرایە بیری لێ بکەرەوە کە زەمانی قەدیم خۆی ماڵی لە فەلەستین بۆ مناڵەکەی بێ لە مەکە بێ قورسە زۆر قورسە نەفەرێکی تیانە بۆ مەکە هەر ئاویشی تیانە بوو ئیبتیلایە ئەمە کشتی ئیبتیلایە بەوە گەورە بوو ئیبراهیم کە سەبر ئەگرێت لەسەرەوە و ڕازیشە قەت ڕۆژێ ئیبراهیم نەیوت خوایە من ئەم جگەر گۆشەم کە چەندێ خۆشمەوێت تۆزێ بیتێرە با لام بێ خوایە بەسە ئیمتیحانەکە ساڵێ بوو 2 3 4 نه خوای تەعالا پێغەمبەران بەو شێوەیە کە بە نمونە بۆ نمونە پێغەمبەر ئەیوب عەلەیهی السەلام ئەیوب عولەما هەندێکیان ئەڵێن ئەوەی کە ڕەئی بەقەوەتە یعنی 18 دانە ساڵ نەخۆشیەکی پێوە بوو ئیتر ژیانی نەما لەو نەخۆشیە یعنی نەخۆشیەکە ئەوەندە قورس بوو ئیتر سنووری نەبوو لە قورسێتیە کەس بە دەوریان نەما کەس بە دەوری ئەم پیاوە بەڕێزە نەما پێغەمبەری خوایە چی مناڵی بوو خوای گەورە لێی سەندەوە چی مڵک و ماڵی بوو هەر هەمووی لێ سەندەوە یەک وشەیەک حتى شەیتان هات ئەیوت ئێداوا لە خوا بکە گەرەکی بوو لەو پلە بەرزە بیتێرێتە خوارەوە لە پلەی ڕیزا ئەیوب بێنێتە خوارەوە بیتێرێتە پلەی سەبر بەڵام ئەو لە پلەی ڕەزابوون ڕازی نەبوو دابەزێ قەت ڕۆژێ لە ڕۆژان نەیەوت خوایە ئەو هەموو ماڵ و مناڵەمت بۆ لە ناودا نەعوذ بالله یا بێژێت تەمەنا بکە مەسەلەن تەماشای پێغەمبەر موسا بکە عەلەیهی السەلام لە ماڵ دەربەدەر ئەکرێ لە وڵات دەربەدەر ئەکرێ دوای ئەوە ئەم هەموو موسیبەتەی بەسەراتێ تەماشای پێغەمبەر عیسا بکە ماڵێکی نەبووە تەسەورەکەن عیسا خانوویەکی نەبوو تایە بێ پێغەمبەری ئولو العەزمە خانوویەکی نەبوو تایە بێ جێگایەکی نەبووە ئەمە جێگای ئەو بێ شەوان بێ تایە بخەوێ هەتا ڕۆژێکیان لە پاڵی بەحرێکە تۆزێ ئیسراحەتێکەکە بەردێکە خاتە ژێر سەری شەیتان تێڵێ عیسا تۆ خۆت وەهی نەزانی فرەمووی مەزانی ئەوە تا بەردێکت توێژی من نیعمەتەکانم گشتی تەرک کردووە لەبەر خاتری خوا ئەوە تا بەردێکت خستە ژێر سەرت بۆ ئیسراحەت بکەی کردێ بەردەکەشی تێوەشان تێوەش بۆ تۆ پێغەمبەری خوش بوو و یەکێکە لە گەورەترین پێغەمبەرەکە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەمانەی هەر هەمووی تیا بووە هەر لەم ئەوەی کە مناڵی کوڕی نەبووە یەکێ لە گەورەترین تانەکان ئەوەیە بەسەر من و تۆ جار وا هەیە ئەدرێ ئەوانەی کە مناڵیان نییە جێ و جاخ کوێرە ئەوە بە پێغەمبەرەکەت وتراوە کافرەکان ئەیانوت و جاخی محەممەد کوێرە کەس نییە جێگەی بگرێتەوە جا خوای تەعالا فەرمێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر ئێمە کەوثەرمان بە تۆ داوە نوێژ بکە و قوربانی سەر ببڕە دوژمنەکەت وجاخ کوێرە دوژمنەکەی وجاخ کوێرە و محەممەد صلی الله عليه وسلم هەتا قیامەت ئەتباع و شوێنکەوتەکان ئێمێنێ میزانەکان لای خوا زۆر جیاوازن ئەوکو لای ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی مناڵی هەبووە بەدەستی خۆی ناوێتێ قەبر ئیلا فاتیمە نەبێ پێغەمبەری خوا بێدایک و بێباوک بووە یعنی نازی دایکی نەبینی و نازی باوکیشی نەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیکترین کەسەکانی خۆی ئەبن بە دوژمنی و نەک دوژمنیشی تانەی لێدەن آخر براینە تانەدان زۆر زەحمەتە یعنی ئینسان لە نزیکترین کەسەکانی خۆتۆ جاری وایە تانەت بۆ بێ قورسە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی هاتووە بەڵام لە ئەخیرا خوای گەورە سەریەخا بۆیە بەڕێزان ئەم پلە گەورانە زۆر مهمە ئینسانی مسلمان لە خۆیان کە جێبەجێ بکە و زۆریش پێویستە هەندێک لەو شتانەی کە مخالفەی سەبر و ڕیزایە مخالفەی ئەوەیە کە تۆ ڕازی نیت بە قەزا و قەدەری خوا بە چاکی یەک ئەگەر حکمێکی شەرعی هەبوو تو بێژی ئەمە چییە بەخوا ئەمە قورسەوە ئەمە کێ جێبەجێیەکا و نابێ ئینسانی مسلمان وا بڵێ نوێژ ئەبێ ڕازی بی ڕۆژوو ئەبێ ڕازی بی فەرز ئەبێ حکمی خوا شەرعی خوا
من و تۆ مسلمانین ئەبێ بە هەموو شتەکانی خوا ڕازی بی نابێ ڕەخنە بگری نابێ وەکو ئەو نەفامانەکە لە تەلەڤیزۆن دەرەچێ گوای على ئاساس فاسی دینەکە ئەڵێ چی ئەمە ڕۆژ و ڕۆژووی لاکمانەکە و قورسە و مانگی خەڵک بە ڕۆژ و بێ و ئەمانەوە شتیوان نییە ئێمە ئیماندار ئەگەر خوا بیفەرمایە هەرسی ڕۆژەکە نان مەخۆ ئێمە نەمانە خوارد و قەنەعەتیشمان وایە کە هینەکەی خوا باشە پشت نەبەستن بەخوای گەورە لە کاتی موسیبەتە ئیسە ئێمە ئەگەر موسیبەتێکمان توش بێ زۆر بەمان واز لە نەعوذ بالله لە تەوەکل تێرین ئینسانی ئیماندار ئەبێ ئەو کاتانە کە تووشی موسیبەتە بێ پشت زیاتر بەخوا بۆسی السخط بما قسم الله هەنێ کەسمانەیە بێتاقەتە بێ کە لە بەشی خوا ئیسە خوا بەشێکە داتە ملتە ئیسە زۆر کەس من بەهۆی ئەوە مناڵەکانم هەندێک کەماندامی وشتیان هەیە زۆر جار لە ڕووینە شوێنێک بە تایبەت یەکەم جارمان بینن دوو جۆر کەسم تا ئیسە بینیوە کۆمەڵە کەسێکم بینوتی لا حول ولا قوة والله مامۆستا خۆ تۆ دایکی مناڵەکان زۆر نازانم ئەم موسیبەتە چییە وا بیرەکاتەوە بەڵام منە خەڵکی تریشی ئەڵێ ماشەڵڵا خوا چی بەشێکی بە تۆ داوە مامۆستا سەیر ئەمە صیفاتی ئیماندارە ئەوەیان نا هەنێک کەسێ وا ئەزانێ ئەگەر تۆ ئیماندار بی تۆ ئەبێ بەڵات توش نەبێ موسیبەتت توش نەبێ هەنێک کەسیشێ ئەزانێ خوای گەورە ئیبتیلای ئیماندارانیش زۆرترە کا لە خەڵکی تر حتى لحديث هاتوا پیغمبري خاص الله عليه وسلم فرمي أشد الناس بلاء الأنبياء ثم الأمثل ثم الأمثل لهمو خلق زياتر توشي بلاء بن پیغمبر كانت دواء أو أمجا بلا بلا ببي إيمان خوا امتحان تكات تاقي تكاتوا الحزن على ما فات شتيك تيبري كرت خواهي قولي القرآن أفرمي ولا تحزنوا على ما فاتكم أفرمي هرشي روي زۆر خەفەت مەخۆ بۆ شتێ ڕۆیی ئیتر تەواو ئینسانی ئیماندار قەناعەتی وایە شتێک کە ڕۆیشت تەواو خۆی تەسلیمی خوا کردووە شتێک کە ڕوویدا تەواو ئیتر خۆت حازرەکەی بۆ ئەوەی خۆت بەقەوتکەی النياحة واللطم وشق الجيوب شیوانکردن هاوارکردن خۆڕنین دان لە خۆت لە کات موسیبەتە ئەمانە هەمووی دژ دینە گشتی مخالفەی قەزا و قەدەرە عدم الرضا بالمقسوم من الرزق رازي نبون ببشي خوا لمسألة رزقه خلقك زور نار رازية بالرزق خوي او مخالفة قضاء وقدر تو أبي أسباب كاني بقري تبربو أو الرزق زياد كابس أقر نيجبو تواو تسليم بي نتان بيني وعندي كسي زور يعني من بيني مقابلة كرا ولا تلفزيون لقل كسي كاكا خريكي بيناتشيتي بوا يا خريكي بيلاوي السبوخ كردوا لەوانەیە ئێمە زۆر بەمان ئەوە بەکەم بزانین بەس کاتی وتێتی تۆ وەزعت چۆنە و ئەمانە وای کردە تەواو ڕازی یعنی ئەو حرەکە تەبعاً نازانم چەندێک دروستە و دروست نییە بەس کابرا ڕەزابوونی خۆی دەربڕی هەر بە حرەکە من بە بەشی خۆم ڕازیم زەلامی وای شەیە ئەوەنەی یەک مەلیکێکی هەیە ئەوەنەی پاشایەکێ بڕۆ لای ئەڵێ دنیا وێران بوو بەخوا برا هیچ نەما عالم کشتی مرد لە برسە من نمونەیەکم بۆ هێنانەوە حاجی عوسمان خوا عافیکە وفاتی کردووە خۆی بۆ میگەڕاوەتی ڕۆژێکیان لە کاتی گرانیەکە بە جێبێک هاتین بۆ تەعزیە لە سمود لە کەلارەوە وتی جا حاجی عوسمان دەوڵەمەند بوون و کشتیان سیارە مانوەمانەیان هەبوو وتی لە ناو سیارەکەیە ناو جێبەکەیە وتی ئافرەتێکیش سوار بوو دیارە سعات ئەوانە بووە ژنەکە لە ڕۆیشتۆ بۆ گوڵەچنەی دەست نەکەوتەوە کاتە خەڵک گوڵەچنەی ئەکرد ژن ئەنفال گشتی زۆربەی گوڵەچنەیە کرد حاڵی زۆر خراپ بوو خەڵک وەزعی زۆر خراپ بوو ئیتر ئەگەر ئەو ڕۆژە شتێکی دەستکەوتایە نان بوو ئەگەر نەبووایە نانیش نەبووە بێ بە برسێتیش بخەوتایە وتی ژنەکە باس هاتە ناو ئەمانە وتی ئێمە قسەمانەکە ئەوش سیرمانێ کرد وتی ئێمە ئەمانە تەواو بەخوا گرانیە وەزع زۆر خراپە وتی گشتی قاتی جوانیش هالە بەرمانە جامانە و مشکی و تەرتیبات و وتی ئیتر ژنەکە دیارە گەیشتۆتە ئەو پەڕی وتی مامەگیان ئێوە هیچتان نییە و ئەوەنە مەسەلەن وورەتان ڕۆخیاوە وەڵێن دنیای وێران بوو تر هیچ نەماو وتی وەڵای ئێمەش سەیرێکتریمان کرد وتی وەڵا برا من لەخوا بەزیابەیەک دوو سیارەی گەورەم هەیە و ئیشم بۆکە و ئەویش هەروا ئەیوتی مامەگیان قەسەم بەخوا من هەر ئەوە بووە ئەمڕۆ هاتمە بۆ گوڵەچنە کەسیش نەمی بردۆ بەکرێ ئیسا ئەڕۆمەوە تیکەیەنان نییە لە ماڵمانە تیکەیەنان نییە لە ماڵمانە و زۆریش وەرەم لە ئێوە بەرزترە بۆ ئاوا خوا پەنامان بدە جا بەڕاستی ئینسانی ئیماندار ئەبێ ئاگادار بێ و وریا بێ
و لە کاتی موسیبەتەکانە زۆر بەتوانا و خۆگر بێ. خوای گەورە پەنای هەموو لایەکمان بدە. یا ڕەبی خوایە بخاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکە. یا ڕەبی ڕازیمان بکە بە قەدەری خۆت. یا ڕەبی خۆگرمان بکە لە کاتی ناڕەحەتی موسیبەتەکانە. یا ڕەبی ئارامیمان پێ ببەخشە. یا ڕەبی ئەگەر بەرەکەتێک و خێرێکی خۆت ڕژدە سەرمانە خوایە لەوانە بین کە سوپاسگوزار و شکرەکەین یا ڕەب العالەمین. یا ڕەبی هەرگیز لەوانە نەبین کە ڕازی نین بە قەدەری تۆ. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێریان لێکردین. یا ڕەبی خوایە شیفای بدەی بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت. یا ڕەبی خوایە هەر مسلمانێ موسیبەتێکی بەسەرا هاتووە ناڕەحەتێکی لەسەر هاتووە خوایە لەسەری سووکی بکەی دڵی فراوان بکەی خێری دین و دنیای تێ بخەی بۆ یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی ڕەحمیان پێ بکەی یا ئیلاهی. یا ڕەبی ئەم جەژنە بکەیتە جەژنی خێر و بەرەکەت یا ڕەب العالەمین. خوایە بەرەکەتی خۆت برژێنی بەسەر وڵاتمانە. یا ڕەبی خوایە وڵاتمان لە ئەم مەشاکلە کە بە دەورمانە دێت و ئەڕوا یا ڕەبی بپارێزی. یا ڕەبی خوایە وڵاتانی ئیسلام هەر هەمووی بپارێزی. ئامین ئامین. بەڕاستی باشترین کەلام براینە قورئانە و ڕێپیشاندەری ئێمە بەڕاستی قورئانە. بۆیە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە مژدەیە زۆر زۆر خۆشەدا بۆ کەسانی ئارام ئەگرن بۆ ئەو کەسانەی کە ڕازین بە قەزا و قەدەری خوای پەروەردگار. خوای تەعالا ئەفەرمێ ئینەما يوفى الصابرون أجرهم بغير حساب. براینە هیچ شتێک نییە لەم دنیا حسابی نەبێ. خوای تەعالا هەموو شتێک حسابێکی بەرامبەری داناوە. وەکو چۆن بڵێ ئیسە تۆ هەر ئیشێکەکەی حسابێکی بۆ نمونە هەر کار و ئیشەکەکەی بۆ نمونە کابرای کرێکار ڕۆژانە 20,000 سێنێ وەستا ڕۆژانە 50,000 سێنێ. یعنی هەر ئیشەکە ئیسە خەڵک ئەڵێ فەرمووە ئەو ئیشەم بۆ بکە ئەڵێ ئەوە بایەکەی ئەوە نایە لێرەوە هەتا کەلارەتی 750 لێ وەرەگرێت کابرای ئەبوو سەیارە. هەموو شتێک لەمانە گشتی ئەجری هەیە ئەجرەکەی دیاری کراوە بەرامبەری. بەڵام طبعا لە مەسائلە دینیەکانی شەئاوایە هەمووی ئەجری هەیە. بەڵام خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ سابر ئەو کەسەی خۆگرە ئارامگرە لەسەر قەزا و بەڵای من ئەفەرمێ پاداشتی سنووری نییە بغیری حیسابە. یعنی لە ڕۆژی قیامەتا داوای هەرچی بکە خوا پێ تێدا هەرچیت بوێ خوای گەورە پێ تێدا چونکە تۆ لەبەر خاتری خوا سەبرت کردووە. تەسەورەکەن کەسێ ئەوە نەخوای خۆش بوێ بە هەموو شتەکانی خوا ڕازی بێ خوای گەورە بێ ئومێدی بکە. تەسەورەکەن قەت دێتە خەیاڵتانە خوایە کە هەموو شتەکان بەدەستی ئەوە. کەسێکیش بڵێ من خوایە ئەوە نەتۆم خۆشە بێ مناڵم لێ ئەسێنی تۆ هەر ڕازیم برام لێ ئەسێنی تۆ هەر ڕازیم باوکو دایکم لێ ئەسێنی تۆ من هەر ڕازیم خوایە خێزانم لێ ئەسێنی تۆ مێردم لێ ئەسێنیتەوە هەرچی پارەم لێ ئەسێنیتەوە هەرچی من ڕازیم چونکە ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. ئێمە خۆشمان مولکی تۆین خوایە گشتمان ئەگەڕێینەوە بەردێوانی تۆ. ئەو کاتە ئەگەر تۆ ئاوا بڵێ واللهی بۆیە خوای تەعالا لە قورئانیشا فەرموویەتی هەر لە دوای ئەو ئایەتانە فەرموویەتی ولنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. مش دبدر آرام قران الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات للاينكي وصلوات كان بصر تدا أبزي من ربهم أم جا ورحمة أم جا لقل وشا وأولئك هم المهتدون. صلواتي خوا بزي خوا رينموائي وهدايتي خواي قورا بأو كسانية. يا ربي خوا إصلاح منك.